سلام علیکم عزیزی دڵم بۆ ئەوی لە پەیوەندیەکان تا سەرکەوتوو بیت ئەوەی من پێتی ئەڵێم جێبەجێیکە واللهی قەت زەرەر ناکەی و قەتیش لەو پەیوەندیە پەشیمان نابیتەوە بۆی ئەگەر هاتوو زەواجت لەگەڵ هەر کەسێکا کرد لەگەڵ هەر کەسێکا بوویتە دۆست و ڕەفیق تێکەڵی هەر خانەوادەیەکت کرد بازرگانی و تیجارەتت لەگەڵ هەر کەسێکا کرد لەسەر ئەساسی ئەم یاسایە بیکە قەت زەرەر ناکەیت و قەتیش پەشیمان نابیتەوە ئاگادار بە كل علاقة بدايتها لا ترضي الله نهايتها لن ترضيك أما ياسايا هر پەیوەندی و علاقە و دۆستایەتیەک هەر تێکەڵیەک سەرەتاکەی لەسەر ئەساسی ڕەزابوونی ئەڵڵا نەبوو نهايتها لن ترضيك لە کۆتاییە تۆ قەت بەو دۆستایەتی ڕازی نابیت قەت بەو تێکەڵی ڕازی نابیت ئیلا پەشیمان ئەبیتەوە زەواجێک لە ئەساسدا بە حرام هاتبێت تۆ لە کۆتاییە یا لی پەشیمانی یا فەشە لەهێنیت ئەمە یاسایە ڕەفاقەت و دۆستایەتیەک سەرەتاکەی لەسەر ئەساسی ڕەزابوونی ئەڵڵا نەبێت ڕەزابوونی ئەڵڵا ئێوەی کۆنە کردبێتەوە ئێوە ئیلا ئەبن بە دوژمنی یەکتر ئیلا فەشە لەهێنن لەو دۆستایەتیە سەرکەوتوو نابن بازرگانی و تیجارەتێک لەسەر ئەساسی حەڵاڵ و حرام نەبێت ئیلا خوا بەرەکەت لەو تیجارەتە هەڵەگرێت کاکە مە قسەی من نییە اسأل المجرب ولا تسأل الحكيم بڕۆن پرسیارکەن لەو کەسانی کە لێیان قەوماوە زۆربەی زەواجی ئێستا کە هەڵ ئەوەشێتەوە تێکەچی هۆکارەکەی چییە سەرەتاکەی بە حرام هێنای لەسەر ڕەزابوونی ئەڵڵا نەبوو بۆی ئێستا لێیان تێک چووە ئەو هەموو ڕەفیق و دۆستە ئێستا بوونە بە دوژمنی یەکتری لایڤ لەسەر یەکتریەکەن و پۆست لەسەر یەکتریەکەن و تەقە لە یەکتریەکەن هۆکارەکەی چییە سەرەتاکەی کە تێکەڵ بوون لەسەر ڕەزابوونی ئەڵڵا نەبوو بۆی ئەوە نەتیجەکەیەتی ئەو هەموو بازرگانەی کە شەراکەتیان کرد لەسەر ئەساسی تەقوا و خواناسین نەیان کرد لەسەر ئەساسی حرام کردیان بڕۆ ئێستا سەی نەتیجەکەی کە عەزیزەکەم دەیەها شەراکەتیان کرد بەڵام لە شەراکەتەکەیە سەرکەوتوو نەبن چونکە لەسەر ئەساسی ڕەزابوونی ئەڵڵا نەبوو ئێستا ئەم شەریک بەو شەریکەی ئەڵێ دس ئەو بەم ئەڵێ دس ئەو ئەڵێ خەتای تۆ بوو ئەڵێ خەتای تۆ بوو چونکە ئەساسی تیجارەتەکەیان لەسەر ڕەزابوونی ئەڵڵا نەبوو لەسەر ڕەزابوونی خوای گەورە نەبوو ئەساسەکە حەڵاڵ و حرام نەبوو بۆیە ئەگەر زەواجتان کرد ئەگەر دۆستایەتیتان کرد تێکەڵیتان لەگەڵ هەر کەسێکا کرد با لەسەر ئەم مەبدە ئەبێت ئەڵڵا پێی ڕازی بوو بیکەن پێی ڕازی نەبوو مەیکەن چونکە زەرەری تیاکەیت